إحساس شعبي عام حس العراق مهدد. لە دوایین دیداری تەلەڤیزیۆنی مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق کە لە کەناڵی نیمچە فەرمی ئەل عێراقیەوە پەخش کرا هێمای بۆ زۆر پرسی هەسیار و جێبایەخی ڕایگشتی و شەقامی عێراقی کرد. دیدارەکەی کازمی لە کاتێکدا بوو کە پرسی هەڕەشەی میلیشیا چەکدارەکان بۆ سەرناوند و نێردە دیبلۆماسیە بیانیەکان عێراقی خستوتە بەردەم چارەنووسێکی ماترسیدار و گۆشەگیرکردنی وڵاتەکە لە کۆمەڵگەی نێودەوڵەتی. ما عندي انتماء واحد فقط العراق غير العراق. مستەفا کازمی لە دیدارەکەیدا جەختی لەوە کردەوە کە حکوومەتەکەی جدیە لە سەرپاراستن و پارێزگاری نوێنەرایەتی دیبلۆماسی وڵاتان و مکوڕە لە سەردامەزراندنی باشترین پەیوەندی لەگەڵ هەموو وڵاتانی جیهاندا. ناوبراوهاتنی حکوومەتەکەی بە بەرهەمی بزوتنەوە جەماوەرەکەی تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو ناوبردوو هاتنی کابینەکەی بە بەرئەنجامی واقعی کۆمەڵایەتی لە قەڵەمدا. ئەوەش بە ومانایی کە حکوومەتەکەی بەرهەمی جوڵانەوە جەماوریەکەیە بۆیە ڕاستە حکوومەتەکە ڕاگوزەرە بەڵام قۆناغەکە کورتخایەن نییە و با قۆناغێکی جیاکەرەوەی مێژووی عێراق دەژمێردرێت. ئەو جەختی لەوە کردەوە کە ئەگەر لە ڕۆژەکانی سەرەتای حکوومەتەکەیەوە کاری بۆ دەستەبەرکردنی بەرژەوەندی هەندێک گروپ بکردایە ئێستا ئەوان پشتیوانیان دەکرد بەڵام ئێستا پێچەوانەیە و دەیانەوێت کاری حکوومەت لە سەقامگیری و ئاسایشدا بخەنە مەترسیەوە. العراق لا يفلس. العراق بخيرات بثروات. لابارەی دۆخی ئابووری وڵاتەوە ڕایگەاند کە ئەو خەزیانەی خاڵی وەرگرتووە میراتی کارگێڕیەکی بۆ ماوەتەوە کە تەنیا پشتی بە فرۆشتنی نەوت بەستووە بۆ دابینکردنی بودجە. ئەوە سەرەڕای دۆخی ڕووخاوی ئابووری کە لە هیچ سەردەمێکدا دۆخی عێراق ئەوەندەی ئێستا خراپ نەبووە. سەرەڕایەوەش خراپەکاران ئەو هەلەیان خۆستەوە بۆ شکاندنی شکۆی دەوڵەت. بكل تأكيد القتلة سوف لن يفلتوا من العقاب. کازمی جارێکی تر بەڵێنی بە جەماوەردایەوە کە تاوانباران لە سزار ڕزگاریان نابێت و حکوومەت تا ئێساش بەردەوامە لە لێکۆڵینەوەکانی بۆ دیاریکردن و قۆڵبەستکردنی تاوانباران و تیرۆرستانی ڕووداوە خوێناویەکان. لەبارەی پەیوەندی دیبلۆماسی بە وڵاتانەوە ئاماژەی بەوەدا کە دەستور ئەوەی دیاری کردووە کە دەبێ حکوومەت بە باشترین شێوە پەیوەندیەکانی ڕێک بخات و بیخاتە خزمەتی گەلەوە. سەرۆک وەزیرانی عێراق ئاماژەی بەوەدا کە هەندێک دەیانەوێت لە ڕێگەی بە ئامانجگرتنی باڵۆزخانە و شاندە دیبلۆماسیەکان دۆخەکە لێڵ بکەن بۆیە حکوومەت لەوەدا زۆر جدیە بەڵام لەگەڵ هاوپەیمانانیش ڕێکەوتون بە جێگۆڕکەی هێزە ئەمریکیەکان و دەرچوونیان لە بنکە سەربازی عێراقیەکان. هەر بۆیە 2500 سەرباز لە عێراق پاشەکشەیان پێکراوە. هذا الملف أصبح هو تحدي عالمي. کازمی لە دیمانە تەلەڤیزیۆنیەکەیدا لەبارەی دەنگۆی داخستنی باڵۆزخانی ئەمریکاوە ڕایگەاند کە واشنتۆن هەڕەشەی داخستنی باڵۆزخانەکەی نەکردووە بەڵکوونامەیەکی بێزاری ناردووە کە نیگەرانە لە پارێزگاری و ئاسایشی شاندە دیبلۆماسیەکان لە عێراقدا. ئەوەش بابەتێکی ئاساییە کە نیگەرانی ئاسایشی هاوڵاتیانی بێت کە خواستی ئێمەشە. لەوبارەوە ئاماژەی بەوەدا کە پەیوەندی باخدا لەگەڵ واشنتۆن زۆر گرنگە و دەبێ پارێزگاری لێ بکرێت. دوجار کازمی ڕایگەاند کە حکوومەتەکەی لە دیالۆگی ستراتیژیدا لەگەڵ ئەمریکا دەستکەوتی گەورەی بەدەستێناوە کە زۆر بە سوودی عێراقە. هەر لەو چوارچێوەیەدا سەرچاوەکانی سوپای ئەمریکا و عێراق چەند هەواڵێکیان بڵاو کردەوە. لەلایەک سەرچاوەیەک ڕایگەاند کە چەند فڕۆکەیەکی نەناسرە و بنکەکانی چەند یەکەیەکی حەشتی شەعبیان لە خۆرئاوای عوکاشات لە نزیک سنووری سووریا بۆمباران کردووە. لەلایەکی تریشەوە وتەبێژی سەربازی ئەمریکی ڕایگەاند چەند بنکەیەکی مەشقی سەربازی داعشیان لە ناو خاکی سووریادا بۆمباران کردووە. سەرچاوەیەکی سوپای عێراقیش بە ئامانجگرتنی بنکەکانی داعشی لەلایەن هێزی هاوپەیمانانەوە لە پارێزگای دیالە ڕاگەیاند. ئەوەش ئاماژەیەکی ترە بۆ بەردەوامی ململانی جەنگی بریکاری وڵاتان لە ناوخۆی عێراقدا کە لەم دۆخە ناهەموارە ئابووری و سیاسی وڵاتدا ئاسووی داهاتووی حکوومەتی ناوەندی لێڵ و تاریکتر دەکات.